بۆ دەرکردنەوەی پاسپۆرت ئەمەش بووە هۆی ئەوەی گرفتێکی زۆر بۆ هاوڵاتیانی هەرێم دروست بکات. بەڵام لە ئێستادا ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژەی یاسای پاسپۆرتی ژمارە 32 ساڵی 2015 پەسەند کرد کە تایبەت بوو بەو هاوڵاتیانەی کە پاسپۆرتەکانیان ون کردووە یاخود بە هەر هۆکارێک پاسپۆرتەکانیان نەماوە دەتوانن لە پارێزگاکانی خۆیان دەری بکەنەوە. ئامی سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی پارێزگای سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو هاوڵاتیانەی کە پاسپۆرتەکانیان ون کردووە دەتوانن لە سبەینەوە سەردانی بەڕێوەبەرەکان بکەن. جارێکی دیکە مامەڵەکانیان دەست پێ بکەنەوە بۆ ئەوەی پاسپۆرتی نوێیان بۆ دروست بکەن. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئاشکرای کرد لە ئێستادا نزیکەی 10,000 پاسپۆرت لە نێو بەڕێوەبەرەکاندایە و تەواو بووە. بۆیە داوای لە هاوڵاتیان کرد کە پاسپۆرتەکانیان تەواو بوو سەردانیان بکەن بۆ وەرگرتنەوەی. وەکو ئاگدارن پێشتر هەر هاوڵاتێکی شاری سلێمانی کە پاسپۆرتەکەی ون کردایە یا تەلەف وایە بە هەر هۆکارێک پێویست بوو سەردانی شاری بەغا بکە و کێشەیەکی گەورە بووە بۆ یەک دووجار بچوایە بەغا و سەر ڕای کێشە ئەمنیەکانی شاری بەغا و ناڕەحەتێکی زۆریان تووشە بوو. بەڵام ئێستا خۆشبەختانە دوای دەرچوونی یاسای پاسپۆرتی نوێ ژمارە 32 ساڵی 2015 ئەمڕۆ دەست بەو کارە کرا کە لە شاری سلێمانی کارەکە جێبەجێ کرێ و لەمە دو کەس نەچێ بۆ بەغا ئەویش بە سەردانیکردنی مرکزی شوڕتەی سەراوە واتە بنکەی پۆلیسی سەرا لێەوە دۆسەی بۆ ئۆکرێتەوە و لە ڕێی دادوەرەوە لە پارێزگای سلێمانی لە محکەمەی سلێمانی کارەکەی بۆ جێبەجێ کرێ. پاسپۆرتێکی زۆر تەواو بووە و لە بەڕێوەبەرەتی پاسپۆرت سلێمانی ئامادەیە بۆ ئەوەی وەرگرتنەوە هاوڵاتیان نزیک 10,000 پاسپۆرت ئێستا تەواو بووە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی چاوەڕێن هاوڵاتیان بێن وەریگرنەوە و لە بەتەماین لەم ڕۆژانەیە لە ڕۆژنامەکان ناوەکان هەموو بڵاوکەینەوە بۆ ئەوەی ئەو خەڵکانی کەوا ئاگدارین بێن لێرە وەریگرنەوە. بۆیە 10,000 پاسپۆرت زیاتر ئێستا ئامادەیە بۆ وەرگرتنەوە و دانراوە لە مەخزن چاوەڕێ بەس هاوڵاتیان بێن وەریگرنەوە.